ڕۆژێک دیاریکراوە و بە تایبەتریش ڕۆژێک دیاریکراوە کە ڕۆژی 14/11 بۆ نەخۆشانی شەکرە و بۆ هۆشیارکردنەوەی ئەو کەسانی کە لە مەترسی توشبوونیان بە نەخۆشی شەکرە یاخود ئەو کەسانی کە نەخۆشیەکەیان هەیە بۆی کە بزانن چۆن بژین لەگەڵ نەخۆشیەکەیە. جا دوێنێ لە بەریادی سلێمانی ئێمە بەرنامەکەمان بەشی تەندروستیتیانە بوو بۆی بڕیارمانناوە کە ئەمڕۆ باز لەو بابەتە گرنگە بکەین بۆ ئەوی کە ئێمەش بە میوانداری پزیشکە بەڕێزەکەمان هەموو ئەو زانیاریانە بخەینە ڕوو دەربارەی نەخۆشی شەکرە. پزیشکەکەشمان پرۆفیسۆر دکتۆر محەمەد عومەر محەمەدە کە بەڕێزیان ڕاوێژکاری نەخۆشیەکانی هێناوین. بەخێربێن دکتۆر، بەیانیت باش. زۆر سپاس، بەیانیتان باش. زۆر سپاس. دکتۆر، سەرەتا باز لە هەفتەی هۆشیارکردنەوەی نەخۆشی شەکرە و باس لەو ڕۆژەش بکەین کە 14/11 کە دوێنێ بوو، بزانین گرنگی بوونی ڕۆژێکی واچیە و لە کێوە دیاریکراوە. زۆر سپاس. لە ڕاستیە 14/11 ڕۆژێکی جیهانیە بۆ شەکرە بە تایبەتی. ئەژینا وەک بەڕێزە ئاماژە پێکرد ئێمە هەموو ڕۆژە ئەبێ لە یادمان بێ و بەردەوام هوشیارکردنەوە، وریاکردنەوە، بەرزکردنەوەی ئاستی خەڵکی لەسەر شەکرە بێ بەردەوام بێ. بەڵام بۆچی ئەو ڕۆژەدانراوە؟ لە ڕاستیە لە ساڵی 1991ەوە ڕێکخراوی جیهانی شەکرە IFDPLN International Federation of Diabetes بڕیاری یا کە ئەم ڕۆژە وەکو ڕێزلێنانێک کە ڕۆژی لەدایکبوونی زانای گەورە فریدریک بانتین، ئەو زانایی کە بووە هۆکاری دۆزینەوەی هۆرمۆنی ئینسۆلین لە ساڵی 1921، واتە ئێستا ئێمە 100 ساڵ تێپەڕیوە بەسەر ئەم دۆزینەوە گەورەیەی کە جاران بە ملیۆنەها کەس ئەمرد بێ ئەوەی بزانن. بەڵام خۆشحاڵانە دوای دۆزینەوەی ئەم هۆرمۆنە کە دوای بێگومان خەڵاتی نۆبڵی وەرگرت و لەگەڵ خوێنکارێکی خۆیان ئەم خەڵاتەی بەش کرد، خەڵاتی نۆبڵ بەهۆی دۆزینەوەوە. وەکو ڕێزلێنانی ئەم ڕۆژە هەموو ساڵە یادی چی جیهانیە بۆ وریاکردنەوە و زیاتر ڕۆشنبیرکردنی خەڵک و نەخۆشەکان لەسەر گرفتی شەکرە و چارەسەرەکەن. دروشمی ئەم ساڵ بۆ هۆشیارکردنەوەی خەڵک تایبەت بە نەخۆشی شەکرە چییە؟ بەڵێ، هەموو ساڵێک کە ئەم یادە ئەکرێتەوە دروشمێک دایانرێ. دروشمی ئەم ساڵ دەڵێت با بڵین دەستگەیشتن بە پێداویستیەکانی شەکرە. ئەگەر ئێستا نەبێ کەی ئەبێ؟ یعنی وەکو جۆرێ لە گلەییتیایە با بڵین دروشمەکە خۆی بۆ هەموو کار بەدەستان. بەڕاستی مەبەستی ئەوەیە دوای 100 ساڵ لە دۆزینەوەی هۆرمۆنی ئینسۆلین و ئەم هەموو پێشکەوتنە زانستیە و ئەم هەموو توێژینەوە زۆرە، هێشتا ژمارەیەکی زۆر خەڵک پێداویستی تەنانەت سەرەتایی ڕێنمایی و خۆپاراستن و چارەسەری شەکرەیان پێناگات بە کوردستانیشەوە. باشە دکتۆر، باسی ئەو پێداویستی و هۆشیارکردنەوەی کرد لە کوردستان و لە جیهانیش لەم هەفتەیە یاخود لە 14/11 چی کرێ و چی کراوە بۆ هۆشیارکردنەوەی خەڵکی سەبارەت بە نەخۆشی شەکرە؟ بەڵێ، لە ڕاستیە ساڵانە بە تایبەتی لەم ڕۆژەیە زۆر هەڵمەتی وشارکردنەوە ئەکرێ. بێگومان میدیاکان زۆر ڕۆڵی گرنگیان هەیە لە گەیاندنی زانیاریەکان. هەندێک ڕێکخراوی مەدەنی، زانکۆکان و بێگومان ئێمە لە سلەیمانی سەنتەری شەکرە و چۆرە گلاندەکانمان هەیە. من ئاگادارم لەم دوو سێ ڕۆژەیە چەند چالاکیەک بەڕێوە چوویەکێک لەوانە پێرێ بوو لە بەرزایەکان بە سوپاسەوانێ ژمارەیەک پسپۆر و کۆلیجی پەرستاری و سنتەری شەکرە و زانکۆی پۆلیتەکنیک، زانکۆی سلەیمانی، ئەمانە هەموو ڕۆڵیان هەبووە لە سیمینار و پێدانی زانیاری. هەروەها هەندێک لە ڕێکخراوەکان بە تایبەتی تەنانەت یەکێکتر لەوانە یەکێ لە نەخۆشخانەکانی شاری سلەیمانی هەموو ساڵی هەڵەسێ بەوە کە لە شوێنە گشتیەکان بە تایبەتی لە مۆڵە گەورەکان وەکو فامیلی و ماجدی کە دوو مۆڵی گەورن لە سلەیمانی خۆبەخشانە و بۆ بەرامبەر تیمەکان ئەچن فەحسی شەکرەکەن بۆ خەڵک و هەندێک پۆستەر و بانەردا ئەنێن بۆ ئەوەی کەوا خەڵک زیاتر وریابێتەوە دەربارەی ئەوە. ڕێکخراوێکی تری خوێنکارانی شەیە کە پێڵەن ئافێمەسەی کە ئەوانیش دووبارە چالاکانە لەو بۆنانەیە بەشدار ئەبن و دووبارە ڕێنمایی ئەیەن بە خەڵک دەربارەی نیشانەکان و خۆپارێزی و چارەسەر بۆ شەکرە. زۆر باشە دکتۆرە، چەند ئێمە زۆر جار لە ڕێگەی تیڤیەکەمانەوە ڕێنمایی ئەین، بەڵام کاتێک کە تۆ بەڕاستەوخۆ
کەسەکە ئەبینی و ڕێنمایەکانی ئەیتێ هەستەکەم ئەوە تۆزە کاریگەرترە کاریگەرترە بەڵام دیاریکراوە ینی تۆ لە ماڵێکە چەند کەس دەتوانی ببینی 50 کەس 100 کەس 200 300 کەس بەس لە ڕێی ئەم کەناڵی جەنابتانە وڵانەیە ئێستا ملیۆنێک کەس بتوانێت سوود وەرگرێ. ڕاستە دکتۆر ئێستا نەخۆشی شەکرە و نەخۆشان و توشبوانی نەخۆشی شەکرە یاخود ئەو کەسانی کە پێش توشبوونن پریدایابێتێک لە جیهاندا لە چه ئاستێکدایە؟ بەداخەوە ڕێژەی شەکرە لە جیهانە لە بەرزبوونەوەیە. ئەوەش بۆ دوو هۆکارە گەڕێتەوە. یەکەم هۆکاری هوشیاری بەرز بۆتەوە خەڵک زیاتر ئەچێت بە دوای بابەتەکە و فەحسەکات و ئەناسێ ئەنجاران لەوانە بۆ خەڵکە بێت هەی بێ شەکرە کە وەفاتیش کە پێشی بمرێ نەزانن شەکرەیەتی بەڵام ئێستا بە ئاسانی شیکار بەردەستە و ئەتوانرێ بزانرێ ئەو کەسە شەکرەیەتی یان نا. خاڵی دووهەم بەداخەوە ژماری توشبان خۆی زیایی کردووە لە جیهاندا. ئێستا بە پێی ئامارەکان نزیکەی 537 ملیۆن کەس ڕجستەر واتە تۆمار کراوە کە شەکرەیەتی. بەڵام ڕێکخراوەکانی شەکرەی جیهانی خۆیان ئەڵێن بەرامبەر بەم ژمارەیە ئەوەی تر هەیە کە شەکرەیەتی و نەیزانیوە و تقریبان ئەوەی تریش هەیە کە لە نێوان خەریکە توژە بێ بە شەکرە. یعنی گەرەمانە هەمووی کۆکەینەوە ژمارەکە بەڕاستی زۆر زۆرە ئەتوانین بڵێن نزیکەی ملیار و نیوە بگرە زیاتریش خەڵک هەیە. بەگشتی لە سەدا 10 خەڵک هەیەی یعنی لە 10 کەس کەسێ شەکرەی هەیە. ئەمە بەگشتی بەڵام هەندێک شوێن لە جیهانە ئەم ڕێژەیە زیاترە بە تایبەتی ئەو وڵاتانەی کە لە ڕیزی پێشەوەی توشبوونن وڵاتی چینە هەندە ئەمریکایە لەگەڵ وڵاتانی بڵین جزیرەی عەرەبی وەکو کوێت و سعودیە و ئیمارات بۆیە ڕێژەکە لە سەدا 10 زیاترە لەم شوێنانە. لە کوردستانیشان نزیکە لەو ڕێژەوە بەپێی ئەو ئامارەوەنەی و ئەو نەخۆشانەی لای خۆمان تۆمار کراون. باش دکتۆر ئەگەر ئێستا بینی سەر نەخۆشیەکە باز لە نەخۆشی شەکرە بکەین زای نەخۆشی شەکرە خۆی چییە هۆکار بۆ توشبوونی چییە؟ بەڵێ ئەگەر پێناسەیەکی سادە بکەین بۆ نەخۆشی شەکرە شەکرە نەخۆشیەکی درێژخایەنە و بەهۆی تێکچوونی زیندەپاڵی گلوکۆز واتە شەکر لە خوێندا دروست دەبێت. کاتێ شەکر بەرزە بێتەوانێ نیشانە دروست دەکات. هۆکاری بەرزبوونەوەش بریتە لە یەک نەبوون و کەمی هۆرمۆنی ئینسۆلین یان باش کار نەکردنی هۆرمۆنی ئینسۆلین. ئەم پێناسەیە لە دوو جۆری شەکری سەرەکیە خۆی بدۆزێتەوە. جۆری یەکەم ئەو جۆرەیە کە لە مناڵانە ئەیبینین کە ڕێژەکەیان کەمترە یعنی ئەگەر 100 کەس شەکرەی بێ 5 بۆ 6 بۆ 7 کەس جۆری یەکەمە. عادەتەن ئەمە مناڵانن لە تەمەنی مناڵی و هەرزەکاریە ئەیبینین لاوازن و کاتێ ئەشپرسین لە خێزانە کەسیان نییە شەکرەی هەبوو بێ. بەڵام زۆر جار بەهۆی هەوکردنێکی ڤایرۆسیەوە کە لەش دژەتەن دروست دەکات دژی خانەکانی پەنکریاس کە پێڵن بێتاسێڵەکان ئیتر توانای ڕشتنی هۆرمۆنی ئینسۆلینیان نابێت. ئەمانە هەر لە سەرەتاوە بێت چارەسەرکردن بە هۆرمۆنی ئینسۆلین بە دەرزی ئینسۆلین. بەڵام جۆری دووهەم کە زۆرترین ژمارەیە واتە لە 95 حاڵەتەکان جۆری دووهەمە لە گەورەیە ئەیبینین بە زیاتر لە تەمەنی 40 ساڵ بەرەو دواوە و ئەمانە عادەتەن ئەو کەسانن کە تۆزە قەڵەون بە تایبەتی قەڵەوی ورجیان هەیە و لە خێزانە گەر لیان بپرسین یا باوەک یا دایک یا هەردووچیان یا برایە کەسێکی نزیکیان خاڵی یا مامی شەکرەی هەیە. ئەم جۆرە جۆری دووهەمە. جۆری سێهەم ئەو جۆرەیە کە لە ئافرەتی دووجانە لە ژنی دووجانە ئەیبینین کە پێشتر شەکرەی نەبووە بەڵام لەوانەیە لە کاتی حەملەکەیە بەهۆی هەندێک هۆرمۆنات کە دژی ئینسۆلین کارەکەن شەکریان بەرز بێتەوە. هەندێک لەمانە لە دوای مناڵ بوونەکەیان شەکرەکەیان ئاسایی ئەبێتەوە بەڵام ئەمانە چانسیان هەیە لە دوا ڕۆژە تووشی شەکرە ببن. هەندێک جۆری تریش هەیە بەزە و جۆرانەیان کەمترن پێی ئەوترێ سەکندەری دایبیت سواتە شەکرە بەهۆی نەخۆشی ترەوە. یعنی هەندێک نەخۆشی هەیە ئەبێتە هۆی ئەوەی هەندێک هۆرمۆنات تێک بدا لە ئەنجامی ئەوە شەکریان بەرز بێتەوانێ بە تایبەتی لە حاڵەتی هەندێک هۆرمۆنی وەکو کۆرتیزۆنەکان کە بەرزەبنەوە لە نەخۆشی کوشنە یا هەندێک لەوانەی کە نەخۆشی پیان ئەڵێن زەبەلاحی هۆرمۆنی گەشە کە لە غودەی مێشکە و دەرەچێ و هەندێک دەرمان هەیە ئەگەر بێت و نەشارەزایانە بەکاربێنرێ شەکر بەرزەکاتەوە ئەوانە ئەبنەهۆی توشبوون بە شەکرە. بەڵام زۆر جار ئەمانە کە هۆکارەکان لا ئەبین شەکرەکە ئەتوانین بڵین کەمە بێتەوە لا ئاچێت. باشە دکتۆر با باز لە هۆکارە سەرەکیەکان بکەین و هۆکارە مەترسیدارەکانیش بۆ توشبوون بە نەخۆشی شەکرە. بەڵێ خۆی هۆکارە مەترسیدارەکان بەڕاستی ئەم جۆرە ژیانی کە ئێستا خەڵکی ئێمە
لەوانەیە بڵین بە ناچاری هەڵیشی نەبژاردووە بووە. بۆچی ئێمە ئەڵین ئێستا نزیکەی زیاد لە 500 ملیۆنمان هەیە، بەس بەپێی ئامارەکان تەوەقعکرێ لە ساڵی 2040 بۆ 45 ئەم ژمارەیە دەبڵ ببێ بە 2 ئەوەندە، بە تایبەتی لە ناوچەکانی ئاسیای ناوەڕاست و باکووری ئەفریقا و زیاتریش لە وڵاتە هەژارەکانە، لەبەر ئەوەی جۆری ژیان گۆڕاوە. ئێمە گەر هەر زۆر بگەڕێنەوە بۆ 50 ساڵ پێش ئێستا لە کوردستانیشە لە باوکو دایکمان بپرسینیا باپیرە و داپیرەمان ژیانیان وان نەبووە، ژیانیان سادەتر بووە، جوڵەی زۆر بووە، بە پێ ڕۆیشتون، خواردن زۆر نەخوراوەکو ئێستا و ڕێژەی قەڵەوی کەمتر بووە. بەڵام ئێستا ژیانی ئەم سەردەمەی کە ئێمە نزیکتر بۆتەوە لە ژیانی ئەوەی پێڵەن وەسترن لایف ستایل، یعنی خەریکە بەعزێ لاساییمان ئەچێتەوە سەر ژیانی ڕۆژئاوا، خواردنی خێرا وەکو ئەم خواردنە فاستفودانەی کە بەداخەوە زۆر بووە و ماتۆڕەکان فریان ناکەون فاستفود و دلیڤەری لە بینی ماڵەکانە، نەجوڵانن، قەڵەوی زۆر بوون، سترێس گەورەترین گرفتی ئەم سەردەمە سترێسە، یعنی خەڵک سەیرەکەی ئەخەوێ هەر تێرخەو نابێ، لە کاتی نانخواردنا مێشی ساڤ نییە و لایشتی ترە. هۆکارێکی کەی گرنگیش کە ئێمە ئاگامان لە دەورمان نییە پیسبوونی ژینگەکەمانە. ژینگە هەواکەمان هەوای پێش 100 ساڵ نییە، ئەو ئاوەی ئەیخۆینەوە ئاوی پێش 100 ساڵ نییە، تەنانەت ئەو خاکەی کە ڕۆکەکانمان لەسەری گەشە ئەکەن ئەو خاکە نییە، کەواتە خاک و ئاو هەوامان بەداخەوە پیس بوو بە جۆرەها مادە، بە جۆرەها کانزای قرس، بە جۆرەها مادەی تیشک دەر کە ناشزانین، ئەمانە هەمووی کاریگەری خراپیان هەیە لە تەندروستیمان، بۆیە ڕێژەی توشبوون بە شەکرە لە زیابوونایە. بە تایبەتی چەند ئەوانەی زیاتر توژە بن ئەو کەسانن کە لە خێزانیانە هەیە، بۆیە کەسێک کە ئەبینێ باوکی یا دایکی یان کەسێکی نزیکی یا برا گەورەکەی یا خوشکەکەی شەکرەی توش بووە ئەبێ ئاگای لە خۆی بێ، یان چانسی زیاترە لە ڕووی باڵێ بۆ ماوەی لە جۆری دووهەمان زۆر ڕۆڵی هەیە. قەڵەوی هۆکارێکی زۆر زۆر گرنگ و خراپە، چونکە سلمێنراوە ئەوانەی قەڵەون تووشی حاڵەتێکە بن پێڵێن ئینسۆلین ڕزستن، واتە هۆرمۆنی ئینسۆلین هەیە بەڵام کار ناکات لە سەر وەرگرەکانی و بینراوە ئەم کەسانی کە قەڵەون و ئەگەر شەکرەشیان هەبێ کاتی کێشیاندا ببەزن بە ڕێژەیەکی باش، بە تایبەتی لە ساڵ 5 بۆ لە ساڵدە بە تەواوی ڕێژەی شەکرەکەیاندا ئەبەزێ و تەنانەت حاڵەتمان هەبووە کە یا بە خۆدا بەزانن یا هەندێک جار بە نەشتەرگەری کە ئەو کەسانی زۆر زۆر قەڵەون کە قارسی مەعیدەیان بۆ کراوە شەکرەکەیان نەماوە، کەواتە پەیوەندیەکی زۆر گرنگکەی لە نێوان قەڵەوی و توشبوون بە شەکرەیە. بۆیە زۆر گرنگە خاڵی گرنگ لە هۆشیاری تەندروستی خەڵکەکە ئەوەیە دوورکەوینەوە لە قەڵەوی، دوورکەوینەوە لە زۆرخۆری، دوورکەوینەوە لە بە تایبەتی زۆر خواردنی شیرەمەنی و شیرینەکان و هەوڵ بین جوڵە و ڕۆشتن و وەرزشمان بکەین بە خویەکی ڕۆژانە. دکتۆر من شەکرە نەخۆشیێکی درێژخایەنە، نەخۆشی درێژخایەنی تریشمان هەیە وەکو بەرزی فشاری خوێن یا خۆ چەند نەخۆشیێکی مەرجە ئەو کەسانی کە بۆ نمونە بەرزی فشاری خوێنیان هەبوو شەکرەشیان هەبێ یا خۆدنا پرسیارێکی هاوکارێکمان زۆر زۆر گرنگە. سوپاس دەکەم. بەڵێ پەیوەندیەکی زۆر هەیە ئەو کەسانی کە شەکرەیان هەیە زۆرتر تووشی پستانی خوێنە بن و بە پێچەوانە شەوانێ، چونکە سندرۆمێک هەیەواتە حاڵەتێک هەیە پێڵێن میتابۆلیک سندرۆم. ئەم حاڵەتە پێناسە کراوە لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانی زۆربەی سەرچاوپزیشکیەکانەوە ئەو کەسانەی کە سێ سیفەتیانتیایە پێیان ئەڵێن میتابۆلیک سندرۆم. یەکەم شتیان قەڵەویە، ئەوانەی قەڵەون، ئەوانەی قەڵەوی ورگیان بە تایبەتی هەیە، قەڵەوی ورگ زۆر خراپترە. هەندێک کەس دەبینی کێشی هەیە بەڵام خۆمان ئەڵێن من ئێسخانم پانە یان ئەڵێن کەتەیە چوارشانەیە دابەش بووە. ئەندای ئێمە دوو جۆر میوە ڕسمەکەین بۆ قەڵەویەکان. قەڵەوی سێو کە هەمووی قەڵەوە خراپە، بەڵام ئەگەر سەیری قەڵەوی هەرمێ بکەین باریگە بێتەوە ئەنجا لە خوارەوە قەڵەوە بێ ئەمەیان سەلامەترە. بۆیە قەڵەوی ورگ قەڵەویەکی زۆر خراپە، چونکە سەلمێنراوە ئەو چەوریەی کە لە ورگا کۆ ئەبێتەوانێ تەنها چەوریەکی مردوو نییە و بڵێ هیچ دەوری نییە. بینراوە ئەم چەوریانە چالاکن، هۆرمۆن ئەڕژن، ئەدیپۆکاین ئەڕژن، ئەم هۆرمۆنانە دژی ئینسۆلین کارەکەن، بۆ ئەو کەسانە چانسی توشبوونیان بە شەکرە و بە پشاری خوێن و تەنانەت بە نەخۆشیەکانی دڵیش زۆر ئەبێ. بۆیە بەڵێ پەیوەندیشی زۆر هەیە لە نێوان ئەم چەند نەخۆشیە بەیەکەوە. دکتۆر ئێستا با بگەینە سەر باسکردنی گرنگترین شت ئەویش نیشانەکانە، نیشانەکانی نەخۆشی شەکرە. یەکێک چۆن بیناسێتەوە، چۆن بزانێت کە نەخۆشی شەکرەی توش بووە؟ بەڵێ
نیشانەکان زۆرن بەڵام گرنگترین سێنی چوار نیشانە بریتێ لەوەی یەکەم ئێمە لە ئەنگلیزیە بە PTP ئیشارەتی پێن پێڵن پۆلیدیپسیا دەمی وشکە بێ ئاو زۆرەخوا پۆلیوریە زۆر میزەکات نائاسایی و کێشیدا ئەبەزێ هەرچەنە خواردنیش باشە خوا کێشیدا ئەبەزێ ئەمە زۆر گرنگە نابێ نەخۆش خۆی هەڵخەڵەتێنێ و بیان و بێنێتەوە ینی بۆ نمونە پیاوێک تەمەنی 50 ساڵە زۆر میزەکە ئەڵێ بەخوالانێ هی پرۆستات بێ یا هی ئەوەش چا زۆرە خۆم یا هی ئەوەیەوە یا دکتۆر وتێتی ئاو زۆر خۆ بۆ گورچیلە باشە بۆیە میزەکەم ئەم بیانوانە هەڵەن یعنی لە زیاتیەوەی تۆ بیان و بێنیتەوە بۆ ئەم نیشانەیە تەنها فەحسێکی شەکر کە هیچی تێناچێت نە لە ڕووی کاتەوە نە لە ڕووی پارەوە دڵنیا ئەبیتەوە هەتە یانیتە و تەواو یاخوا نەبێت من زۆر جار بە نەخۆشەکە ئەڵێم زۆر جار نەخۆشیێت لێ پرسم ئەڵێم شەکرەتە ئەڵێ نا دکتۆر قەت نەمبووە کاتێکیش بۆ یەکەی سەرەکی شەکرەکەی لە 300 سایە بۆیە بەڕاستی دکتۆر بە تایبەتی دکتۆر و کارمەندی پزیشکی دایمەن من ئەڵێم ئەبێ بیرکردنەوەی بۆ شەکرە زۆر نزم بێ یعنی بۆ هەموو کەسێکی بکە هیچ زەرر ناکەی فەسێک نییە نە خراپ بێ نە خەتەر بێ نە پارەی زۆر بێ نە ئامێری زۆر قورسی بوێ و دڵنیا ئەبیتەوە ئەگەر نەبوو هەمجارە بە نەخۆشکەڵم ئەگەر نەبوو سپاس بخۆ سمان زەرر نەکردەوە بەس ئەگەر هەبێ و نەزانی خوا نەخواستە ئەمە لە مستەقبەلا مشکلەی هەیە مشکلەیەکی تری نەخۆشی ئێمە ئەوەیە هەندێک نیشانەی هەیە گوێی نایەتێ یعنی تۆزێ دەمی وشکە ئەڵێ ئاوە خۆم چیە ئەو لام شتە هەرزانتر ئاوە بەس گرفتەکە لەوەیان نییە ئاو زۆرە خۆی گرفتەکە ئەوەیە ئەم شەکرە بەرزە لەگەڵ کاتە تێپەڕینی کاتە کاریگەری ئەبێ بۆ هەموو جەستە چکە کار لە بۆریەکانی خوێنەکە چ بۆریە گەورەکانی خوێن چ بۆریە مولولەکانی خوێن بۆیە کار لە دڵەکە یەکەم هۆکاری مردن لە نەخۆشی شەکرەیە نەخۆشی دڵ و جەڵتەی دەماغ بەداخەوە دووهەم کار لە بۆریەکانی خوێنەکە کە ئەچێ بۆ گورچیلە بۆیە یەکەمین هۆکاری سستی گورچیلە لە هەموو دنیاە شەکرەیە کار لە بۆریەکانی خوێنەکە کە ئەچێ بۆ پەلەکان بە تایبەتی قاچەکان بۆیە یەکەمین هۆکاری برین و بڕینەوەی قاچ لە دنیاە جگە لە حاڵەتی ترۆماکان واتە حاڵەتی مین و حاڵەتی دەعم و ئەمانە شەکرەیە یەکەمین هۆکاری کوێربوون لە هەموو جیهانە شەکرەیە کار لە شەبەکەی چاوەکە کار لە هەست و دەمارەکە بۆ ئەو کەسەی کە بینی ماوەیەکی 10 ساڵ 15 ساڵە شەکرەی هەیە بە تایبەتی ئەوانەی شەکرەکان کۆنتڕۆڵ نەکراوە یەک ئاڵێ دکتۆر سڕە دەستم قاچم مێلورە ئەکا گڕ و گەرمای تیا چکە هەستکردنی دەمارەکان هەمووی تێگەچێت بۆیە هیچ شوێنێک نییە لە لەشە شەکرەکاری لێ نەکات تەنانەت پێست نینۆت قژ چاو دەموددان دانیان هەڵەوەرێ دانیان کلۆر ئەبێ گرفتی دڵیان ئەبێ گورچیلەیان ئەبێ تەنانەت لە پیاوە گرفتی لاوازی سێکسیان ئەبێ کە زۆر جاربینی کەسەکە هێشتا تەمەنی گەورە نییە بەڵام گرفتی ئەوەی هەیە و زۆر جار گرفتی خێزانی بۆ دروست دەبێ ئەمانە زۆر گرنگن ئەبێ خەڵک ئەمە بزانێ نابێت چاوەڕێ بکە دوای 15-20 ساڵ بێت بە ماکەوە بە مزاعفاتەوە کە ئەو کاتە لەوانێن بتوانی یا نەتوانی شتێکی وای بۆ بکەیت گرنگ ئەوەیە لە سەرەتاوە نێڵی ئەو مزاعفاتانە دروست بێ و ئەوەش زۆر ئاسانە پارێز وەرزش دوورکەوتنەوە لە قەڵەوی وەرگرتنی دەرمانەکان باشە دکتۆر بابەس لە خۆپارێزەکان بکەین زین چی بکەین بۆ ئەوی کە بە دوور بین لە نەخۆشی شەکرە یاخود ئەو کەسانی کە لە مەترسی توشبوونان ئەوانیش بە دوور بن و دوای تریش باز لە چارەسەرەکانەکە بەڵێ ئەو کەسەی کە توش نەبووە و ئینشاءڵڵا توش نابێ و حەز ئەکا توش نەبێ با لە ئێستەوە دوورکەوێتەوە لە قەڵەوی دوورکەوێتەوە لە زۆرخۆری دوورکەوێتەوە لە هەندێک خواردنی زۆر شەکری تیابێ ئەو خواردنانە ئێمە لە طبا پێڵن های گلایسیمیک ئیندێکس ینی بە کوردەکەی پڕە لە شەکر ینی بۆ نمونە خواردنەوەی شەربەت و شیرینێ دەستکردەکان نەک میوەی طبیعی کە تۆ جاریوا پرتەقاڵە یا هەناری ئەگوشی ئەمە زۆر تەندروستە کاتە دوورکەوتنەوە لە خواردنانی شەکری زۆرتیایە زۆر خۆری گرفتێکی گەورەیە بەداخەوە لای ئێمە خەڵک ئێستا بە ئازایەتی زانێ زۆر بخوا و خواردنی زۆر و ئەمانە قەینا هەمومان حەزمان لە خواردنی خۆش و هەندێک خواردنی بە تایبەتی کوردی کلاسیکەیە وەکو کەباب وەکو کفتە وەکو بریانی وەکو ئەمانە بەڵام زۆر خۆری مشکلەکەیە زۆر خۆری ینی کفتە خۆی بۆ دوانە بۆ ئەچی شەش کەباب بخۆی دوو شیش بخۆ یعنی خۆ مەحروم ناکەی لە خواردنە خۆشەکە بە زۆر مەخۆ نانی زۆر پێوە مەخۆ گرفتیش ئەوەیە دوای ئەم نانە قورسانە سەرەکەی دائەنیشێ بە ئۆتۆمبیل بەردەوام هاتوچۆکە ڕۆشتنی لەسەر ناکە لە مانگێکی شاجارێک یان لە هەفتەیەکە جارێک نیو سەعاتیش وەرزش ناکە
وەرزش مەرج نییە خەڵک هەر ئیلا بچێ بۆ جم ئەگەر بتوانی بچی بۆ جم پارە و هەبێ و کاتە هەبێ زۆر باشە چکە لەوێ ڕاهێنەری ڕێکوپێک هەیە کە شارەزایە چ جۆرە وەرزشێ بۆ تۆ ئەگونجێ ئەگەر هەر نەوتوانی هەر لە ماڵەکەی خۆتا زۆر کەسەیەتی لە ماڵەوە پاسچیلی هەیە یان ئامێری ترێدمێڵی پێڵێنەوەی قایشەکەی هەیە یا ئەگەر مەسبەحێکی بچووکی هەبێ مەلائکە هەر نەبوو بەبێ هیچ تەمرینی سویدی ئەوەی خۆمانەڵێن شان و قۆڵ و شنا و یاری ورگ و هیلا هۆپ و پەتپەتێن ئەمانە هیچی تێناچێ ئەکرێ ڕۆیشتن بە پێ گەورەترین و باشترین وەرزشە کە زۆر مێشک ئارامەکە باری دەرونی ڕێک و پێگەکە ماسوولکە بەهێزەکە چێشدا ئەبەزێنێ شەکردا ئەبەزێنێ فشاری خوێندا ئەبەزێنێ چەوری خوێندا ئەبەزێنێ یعنی عیلاجێکی بەلاش بەڵام بەداخەوە خەڵکی ئەمە زۆر جار بە بیانووی ئەوەی کاتی نییە بە بیانووی ئەوەی مەژغوڵە دوورە لەو شوێنانەوە ئەکرێ بەڵام ئەگەر بتەوێ ئەتوانی من تەنانەت خەڵکم دیوە بۆ نمونە هەموو کەسێ ماڵی لەوانەیە لە هەواری شار نزیک نەبێ یا لە پارکی ئازادی بەڵام گەڕەکەکەیان لە قەراغ شارێکە هەوایەکی پاک ئێواران یەت پیاسەکە من خەڵکم دیوە بەس لە سەربانی ماڵی خۆیان بۆ نیو سەعات سەعاتێ ئەم سەر و ئەو سەرەکە یعنی ئەگەر تۆ بتەوێ ئەتوانی ڕێگە بدۆزیتەوانێ خاڵی دووهەم خواردنی میوە و سەوزە بە شێوەیەکی دروست میوەکان ڕاستە هەندێکیان شیرینیان تایە بەڵام شیرینی ناو میوە هەندێکیان نەبێت کە شیرینی زۆرە ئێمە لە نەخۆشی شەکرەی قەدەغە ئەکەین یاڵێن زۆر کەم بیخۆ بە تایبەتی ترێ مۆز و خورما و هەنجیر ئەمانە شیرینیان زۆرە وا باشترە ئەوەی شەکرێتی نەیخوا ئەگەر من هەموو جارەڵم ئەگەر زۆر زۆر حەزت لێ کرد یەک تۆزی لێ بخۆ چۆن بۆ نەفسەکە خورماش باشە کەم بخورێ هەرچەنە خورما تا ڕەدێ باشترە چکە ڕێژێ ڕیشاڵی باشە بەس بۆ خەڵکی ئاسایی خورماش و ترێژ لە میوە زۆر باشەکانن ئەبێ جیای کەینەوە کەسێ شەکرەی نەبێ هەموو میوەیە توانێ بخۆ و تەنانەت ڕێنمایی تەندروستی جیهانی ئەڵێ لە ڕۆژێکا 3 بۆ 5 جار میوە بخۆی 3 بۆ 5 جار میوە بخۆی نەک بەداخەوە هەندێک سەرچاوە خەڵکیان تۆقانووە بە بیانووی ئەوانەی قەڵەون نابێ میوە بخۆی میوە ژەهرە میوە وایە بەڕاستی ئەمانە هیچ بنەمای زانستی نییە و قسەی ڕاست نین ئێستاش بچۆ سەرچاو باوە پێکراوە زانستیەکانی هەموو جیهان باسی خواردنی تەندروست ئەڵێ میوە و سەوزە تەنانەت ئەوانەی لە ڕۆژ ئاوان خۆزگە بە ئێمە ئەخوازن تایتڵێکیان هەیە ئەڵێن خواردنی دەریای ناوەڕاست مدیترێنیەن دایەت وەصفی ئەکەن ئەڵێن خواردنی دەریای ناوەڕاست کە باسی ترادیشنەڵ کۆنە ئەسڵەکەی کە ئێمە ئەمان کرد خواردنی ساوەر و قەرەخەرمان و میوە و سەوزەی زۆر ئەمەی شکل لە خواردنە زۆر باشەکان نەکەر بۆ شەکرە بۆ دوورکەوتنەوە لە نەخۆشی دڵ و زەختیش پەستانی خوێنیش ئەگەر ئێمە بگەڕێنەوە ئەو خواردنانە دایمەن لە خواردنەکانمانە ڕۆژانە زەڵاتە بخۆین ڕێکی باش سەوزە نعنا کەرەوز ئەمانە بخۆین ئەمانە بەڕاستی سروشتن و چارەسەرن بەڵام نەک تۆ لەگەڵ یا بڕێکی زۆر شیرینی بخۆی شەکر بخۆیت ئەگەر خواردیشە با نەبێ بە کاری ڕۆژانە یعنی بڵێنێکی حەزی لە نقڵە هەموو ڕۆژە 2 نقڵ نەخوا بەس تۆ لە مانگەکان نقڵێ بخۆی بۆ نامری شارکێشە هەبێت بۆیە گرنگی کەمکردنەوەی خواردنە خراپەکانە برنج و نان برنج مەمنوع نییە ئەستەش بۆ ئەو کەسانەی شەکرەشیانە ئەتوانن برنج بخۆن بەڵام زۆر نەخۆن نانی پێوە نەخۆن و ئەگەر ژەمێک خواردی ژەمەکەی تر نەیخوا ئەبێ ڕێنمایەکانمان بۆ نەخۆش بەڕاستی گونجاو بێ و زانستی بێ بەداخەوە هەندێک کەس کە زانیاری کەمی هەیە نەخۆش ئەتۆقێنێ برنج نەخۆی نان نەخۆی میوە نەخۆی یعنی وای لێ نەخۆشەکاڵی جەکەواتە چاڵی هەڵکەن و بمرم باشترە بەس ئەوە بەڕاستی ئەو ڕێنمانانە هەڵەن و نازانستین و ئەو سترێسەی بۆ نەخۆشی دروست دەکەی بەو جۆرە یەک لیستی بۆ کردووە ینی کاتێگەڕی نازانێ و کەسە چی بخوا ڕقیشی لێ ئەبێ لە داخەڵێ وەڵاهی خۆ هەر مردنە بەدڵی خۆم بخۆم تا ئەمرم بەڕاستی زۆر نەخۆشوە ئەڵێ بەس ناڕاستە ئێمە ئەڵین خواردنە خۆشەکانیش بۆ گۆشت بخۆ خەڵکی ئێمە کە گۆشت و مریشک و ماسی و هێلکەی بۆ حەڵاڵەکەی ئەڵی پوی بخۆ هیچی پیاە دەڵێت ئەوانی کە سەهلە ئەڵێ برنج کەم کەرەوە یاڵە باشە لە جاتی قاپێنی قاپ بخۆ نانی پێوە مەخۆ ئەگەر زۆر حەزل لە نان بوو نانی جۆ بخۆ ماست بخۆ گوێز بخۆ چەرەسات بخۆ ئەبێ هەڵبژاردەکان زانستیانە بنەک لەگەڵ ڕێزما کەسی نەشارەزا لە خۆیەوە بە خەڵک بڵێ ئەوە بخۆ ئەومەخۆ ئەگەر بنەمای زانستی نەبوو دکتۆر کاتەکەمان زۆر کەمیمە زۆر بە کورتی باس لە چارەسەرەکان بکەین
بەڵێ گرنگترین چارەسەر خۆپارێزیە وەکو عەرەبی ژەڵێ الوقایەة خەیر من العیلاج بەڕاستی خەڵکە بێ بزانێ خۆی بپارێزێ تەنانەت ئەوەی شەکرەی نییە یا ئەوەی خەریکە تووژە بێ یا ئەوەی شەکرەی هەیە هێشتا پارێزەکان ڕاحی چارەسەر من هەموو جارێ بە نەخۆش دەڵێم ئەگەر چەند دەرمانیش بخۆی پارێزی لەگەڵ نەکەی سوودی لێ نابینی ئەمە ڕاستە بۆ نەخۆشی دڵیش و زەختیش و شتەکانی تریش بۆیە پارێز زۆر گرنگە جاریشکە ئەوی ئاماژەمان پێکرد لە وەرزش و پارێزی خواردن دەرمانەکان زۆر دەرمانمان هەیە بۆ چارەسەری شەکرە ئەبێ پزیشکی پسپۆر هەڵی بژێرێ چ جۆرە دەرمانێک ئەو دەرمانی بۆ نەخۆشیە گونجاوە لەوانەیە بۆ یەکێککە ناگونجاو بێ لەبرۆ نابێگە نەخۆشێک بە دەرمانی باش بوو دراوسێکەیان یا خزمەکەیان لی وەرگری و بڵێ وەڵام منیش بە ئەمە بخۆم ئەمە هەڵەیە چونکە بێ بزانی ئەو کەسێک کەیەت شەکرەیەتی وەزعی زەختی چۆنە دڵی چۆنە چەوری چۆنە لە چه ئاستێکی شەکرایە ئەنجا دەرمانەکەی قەڵەوە یا زەعیفە چونکە دەرمانەکان کاریگەریەکان و چۆنێتی ئیشکردنیان جیاوازە بەڵام سوپاس بۆخوا ئێستا دەرمانی تازەی زۆر ڕێکوپێکەیە کە شەکر دابەزێنێ لەوانەیە گەر قەڵەو بێ کێشیش دابەزێنێ و پارێزگاری لە دڵ و گورچی لەشی ئەکات هەرچەنە نرخیان لەوانەیە ناڵم گرانە زۆر هەرزان نەبێ بەداخەوە هەندێک کەسی هەژار بەڵام گونجاون و زۆربەی نەخۆش ئەتوانێ بیکە لێرە جێی خۆیەتی ئاماژە بۆ بکەم کە وەزارەتی تەندروستی و فەرمانگەی تەندروستی من ئەزانم زۆر هەڵیان ناوە سنتەری شەکرە لە سلەیمانی بە سوپاس و خزمەتی زۆر پێشکەشەکە بە هاوڵاتیان بەس ئێشتا دەست بەستراوە ئێشتا زۆر شتەیە کەم و کوڕیمان هەیە ئێشتا زۆر دەرمان نەخۆش ئیلا ئەبێ بیکڕێ لە نەخۆشخانە نییە لە سنتەری شەکرە نییە ئەو ئەمە وازەحە و هەمومان ئەیزانین و ئەگەر بە لێ پرسراوانش بڵێن ئەوان ژەڵێن دەستمان بەستراوە و پارەمان ئەوە لە بەردەستانی ئەجینا من ئەگەر دەرمانێکی باشتر هەبێ ناچم دەرمانی یەکەم بم دەرمانێکێ باشە بەس ئەی باشتر ئەی باشترین کاتێمە باشترین نەبێ هەڵبژێرین چۆن بۆ خۆمان و بۆ خەڵکیش لاوەش گرنگتر ئەوەیە نەخۆش پابەند بێ من بەداخەوەڵم نەخۆشمان هەیە دکتۆر بۆی نووسی و ئەم حەبە دوو جار بخوا هەر لە خۆیەوەی کا بە حەبێ یا لە کەسێکی کەم شارەزا ئەپرسێ دەڵێ شەکرەکە و باشە بۆ ئەی خۆی سەرکەی تەرکێکە کاتێتەوە بۆ لاو زۆر گرفتی گەورەی توش بووە تکایە بە نەخۆشەکانمان ئەڵین واز لە دەرمان مەهێنە لە خۆتەوە کەم و زیایی مەکە بەبێ ڕێنمایی پزیشکەکەت و کە ئەچی بۆ لای پزیشک ئەم خاڵە من زۆر مەبەستمە تکایە هەموو نەخۆشەکان نەکرد شەکرە ئەوانەی زەختیان هەیە ئەوانەی هەچ ڕەبویان هەیە بورانەوەیان هەیە تکایە کە ئەچی بۆ لای پزیشکەکە و دەفتەرەکەت چکە زۆربیان دەفتەریان هەیە دەرمانەکان لەگەڵ فەحسە کۆنەکانی لەگەڵ خۆبەرە نەخۆشی وایە 2 ساڵ لەمەوە پێشاتوە بۆ لای من کە یەت ئەڵێم چییە خۆیت ئەڵێ دکتۆر خۆت بۆ نەنووسیم یعنی ئەبێ من لە بەرم بێکەی پێش 2 ساڵم حەبەم ماوەتێ لەوانەیە حەقیشی بێ ڕازەکە ئەگەر من سیستمێکی داتابیسی کۆمپیوتەرم هەبێتیان نووسراوە کە بە خۆشبەختی ئێستا زۆربەی دکتۆرەکان دایان ناوە بەڵام ئەوژە بێت لە لای خۆیەوە تۆزێک یان کە لێ پرسیڵێ دکتۆر حەبە خڕە سپێکە یا باریکە درێژەکە یعنی زمانی ئەوە نەماوە تۆ وەکو بڵین یانسی تاقیکەیتەوە چی ئەگرێت مەفروزە بەڵام ئێستا مۆدێلێکی تازە پێیا بۆ نەخۆش چکە شکر زۆربەی مۆبایڵی پێ ڕسمی ئەگرێ مۆدێلی ئەوەیە ئاواکە دەڵێ دکتۆر ئەم حەباخۆم هەر باشە ئەگەر تااقەتی نەبێت بەوە پیشاندێ کاتمان نەما بەداخەوە حەزمانە قسەی زیاترکەین بەڵام کاتەکەمان هەر ئەو نەبوو زۆر سپاس بۆ تۆ